سڵاو ئایا سەلەفیەت لەگەڵ خۆیدا تعریبیش ئەهێنێ واتە کللتوری عەرەبی لەگەڵ خۆیان ئەهێنێ یا تەنیا دین ئەهێنێ هەندێک کەس دەڵێن سەلەفیەت و تعریب دوانەیەکی لێک نەبراون بینەرمان بن. تعریب یان بە عەرەبکردن پرۆسەیەکی ئاڵۆزی سیاسی کۆمەڵایەتی و دیموگرافیە کە هەوڵ دەدات هەموو نەتەوە غێرە عەرەبەکان لە بۆتەی کولتور و زمان و جوگرافیای عەرەبدا بتوێنێتەوە. شان بەشانی ئەمە چەندەیە کە سەلەفیەتیش وەک ئایدۆلۆژیای سیاسی ئاینی هەوڵ دەدات بە شێوەیەکی ناڕاستەوخۆ لە دووتوێی گەڕانەوە بۆ سەلەفی ساڵح پرۆسەی بە عەرەبکردن لە ناو هزر و تێڕوانینی گەلانی نائعەرەبدا بکات بە شتێکی سروشتی و ئاسایی. ئەم پرۆسەیە لە ڕێگەی قودسیەتدان و پیرۆزکردنی زمانی عەرەبی و بە سوکسەیرکردنی زمانەکانی تر و هێنانی فۆرمی جلوبەرگ و شێوازی ژیان بە ناوی ئاینەوە ڕێگەکانی خۆی دادەکوتێت. سەلەفیەت بە مانای گەڕانەوە بۆ تاریخ یا بۆ دەقەکان بەو شەوەی کە لە کۆندا تەفسیر کراوە. کەچی لەگەڵەوەشدا دەبینین زۆر جار سەلەفیەت دەبێتە هەڵگری کللتوری نەتەوەی عەرەبی و لەگەڵ خۆیان ڕەشەبای دابوو نەریتی عەرەبی دێن بۆ ئەو نەتەوانەی کە عەرەب نین. تەنانەت هەندێک لە سەلەفیەکانی مەغریب و جەزائیر فتوایاندا و بە تەحریمکردنی زمانی ئەمازیغی چونکە پێیان وایە ئەوەی موسڵمان بێ ئەبێ بە زمانی عەرەبی قسە بکە چونکە زمانی عەرەبی بەلای ئەوانەوە زمانی ئەهلی بەهەشتە زمانی نوێژە زمانی دینە هەر کەسێکیش موسڵمان بێ ئەبێ بە هەمان ئەو زمانە قسە بکە کە ئەهلی بەهەشت قسەی پێەکەن. لە کوردستانی خۆشمانە بە هەمان شێوە دەبینین سەلەفیەکان مەبەستمان ئیسلامی سیاسی و سەلەفیەتی مەدخەلی و سەلەفیەتی جیهادی و هەموو ئەوانەیە کە لەژێر ئەم ناوەدا کۆ ئەبنەوە پێیان وایە ئێمە ئەبێ هەمان ئەو کەلتورە جێبەجێ بکەین کە لەگەڵ دینا بۆمان هاتۆ لەلایەن عەرەبەوە. بۆ نمونە هەموو شتێکیان پێ حرامە غەیری ئەوەی لە ناو کللتوری عەرەبیە. زمانی عەرەبی کە زمانی قورئانە ئایا تەنیا هۆکارە بۆ تێگەشتن لە ڕۆحی ئاینی ئیسلام؟ ڕەگەزپەرست و قەومیەکانی عەرەب چۆن زمان و ئاینیان بەکارهێناوە بۆ سڕینەوەی نەتەوە و گەرە ڕەسەنەکانی ناوچەکە؟ سەلەفیەت بە هەموو شێوازەکانیەوە چ گورزێکی لە ڕۆحی ئاینداوە کە بریتیە لە داد و خۆشەویستی و پێکەوە ژیان؟ مامۆستا کورد تووشی فۆبیایەک بۆ کە کەلیمەی تعریبە زۆر لە تعریبە ترسێ لە هەموو شتێکارە ئەمە تعریبە و بە عەرەبکردن هەڵبەتە لە ئەوەڵەوە ئەم شتە هاتووە. حەز دەکەم لە پێشە پێناسەیەکی کورتی تعریب بکەین. وشەی تعریب لە زانستی سەرف و شەسازیە لەسەر کێشی تەفعیلە و لە لیسان العەرەبە هاتووەواتە هەذەبەه من اللەحن واتە وشەکەی ڕاست کردەوە. بەڵام لە زانست و زاراوەدا سێ پێناسەی بۆ کراوە. واتە یەکەمی تعریب لە قاڵبدانی وشە بیانیەکانە بە پێی ئاوازی وشەکانی زمانی عەرەب و هەروەها تعریب واتە وەرگێڕانی دەقەنە عەرەبیەکان بۆ سەر زمانی عەرەبی. هەروەها تعریب واتە سەپاندنی زمانی عەرەبی بەسەر دەوڵەت و هەموو نەتەوە و دام و دەستگاکانی کار و خوێندنە کە ئەمەیان تعریبە بەواتە سیاسیەکەی. ئەو مەبەستەی کە ئێستا ئێمە ئەمانەوێ ئەوەی سێ هەمیانە. بەڵێ باشە با پرسیارێکەوە لێ بکەین چ پەیوەندیەکەیە لە نێوان سەلەفیەت و تعریب؟ مەبەست لە سەلەفیەت خۆی چیە و چ پەیوەندیەکیان هەیە بۆ ئێمە باسیەکەی؟ تعریب بەواتە سیاسیەکەی چەند هۆکارێکی هەیە. یەکەم توندڕەوی ئاینی واتە ئیسلامی هەروەها توندڕەوی نەتەوەیەتی واتە عەرەبایەتی. ئەمەی سەدامیان لە دووەم بوو. سەدام تێکەڵەیەکە لە هەردووکیان هەم عەرەبایەتی و هەم ئاینی تێکەڵەیەکە لە هەردووکیان. باش حەسەن بەنا لە کۆنگرەی پێنجەمی ئیخوان موسلیمیندا ئەڵێ عەرەبایەتی لەگەڵ ئیسلامە وەکو جەستە و ڕۆح وەهان و پشتی بە حەدیثێک بەستووە کە حەدیثەکە مەوزوع و دانراوە ئیذا ذەلە العەرەب ذەلە الئیسلام واتە ئەگەر ئیسلام عەرەب زەلیل بێ ئەوە ئیسلام زەلیل ئەبێ و هەروەها سەیری ئەم حەدیثە ڕاست نییە. نەخێر لە ڕووی ڕیوایەت بەڵێ سەحیح نییە و هەروەها بە شێوەیەکی بێڕێزانە باسی نەتەوەکانی دیکەی کردووە هۆی دواکەوتنی ئیسلامی وەکچی ئەڵێت وانتقل الأمر من أيديهم إلى غير من الأعاجم والديلم هۆی دواکەوتنی ئیسلام
بەڵێ ئینحراف لە ئیسلام و دواکەوتنی ئیسلام و ڕوخانی خلافەت بەوە ئەزانێت کە خلافەت لە دەست عەرەبەکانەوە گوێزرایەوە بۆ دەستی ئەو میلەتانی کە ئاعاجم و تورکەکانن. بەڵێ لێرەدا حەسەن بەنا فێڵزانانە هاتووە پاڵنەری نەتەوەی و ئاینی یەخستووە. باش هەروەها لە کتێبی دعوەتنا فی طەور جەدید حەسەن بەنا ئەڵێ عەرەبایەتی لە پامەکەی ئێمە لە پامی ئیخوان موسلیمین بەڵێ شوێنێکی زۆر گرنگی هەیە. بەڵام ئیبن خەلدون لە بەشی دووەمی تاریخەکەیە جۆرە پۆلێنێکی دیکەی کردووە کە لەم پۆلێنەوە نزیکەوە لاپەڕە 36 دەربارەی حەزرەتی ئیبراهیم ئەڵێ ونختم هذه الطبقة الأولى بذكرهم وإن كانوا عجما في لغاتهم ولم دقا باشكرا إبراهيم عجم بو بەڵێ باشكرا ابن خەلدون کە کەسێکی يعني غير عرب. بەڵێ ئیبن خەلدون گەورەترین نووسەرە لە مێژووی عەرەبە لەبارەی مێژووە بە باوکی سۆسیۆلۆژیای نوێدانرێ کە حەزڕەمی و ئیشبیلی بووە و تونسی بووە و مەزەبیش مالیکی بووە. خۆشی ئەمازیغی بووە. بەڵێ خەڵکی تونس بووە. مامۆستا با بێنە سەر ئێستا ئێمە ئەمانەیە بڵین ئێستا بەڕێزت باسی ئیخوانت کرد زۆرتر بۆچی ئێمە ئەمانەیە باس لە سەلەفیەت بکەین بۆ پڕیتە ئیخوان؟ لە ڕاستیە ئیخوانیش هەر سەلەفین. بەڵێ خۆی سەلەفیەت داواتی سەلەفی کە ئێستا بۆ بڵاوی کردووە لە جیهانی ئیسلامە لە ژێر ناوی جۆرا و جۆرە ئەمە ئیخوان موسلیمینە، ئەمە سەلەفیەتە، ئەمە وەهابیەتە، ئەمە حرەکاتی ئیسلامی، ئەمانە هەر هەمویان لە یەک سەرچاوەوە بیر و باوەڕ وەرەگرن کە ئەویش ئیبن تەیمیە حەڕانیە. ئیبن تەیمیە منبعی سەرەکیە بۆ هەموو ئیسلامی سیاسی و هەروەها ئیسلامی وەهابی کە ئێستا بە سەلەفی ناوی دەرکردووە. بۆچی حرەکاتی سەلەفی بڵین دینە بەستنەوە بە عەرەب بوونەوە کاتێک کە تۆ بە کوردی قساکەی لەم ئێستاش مەسەن زۆر فتوانەیە کە تەنانەت ناوە غەیرە عەرەبیەکان وەک من کە ناوم سۆرانە ناوێکی حرامە زۆر جار بەلایەنەوە. ئەم قسەیە ڕاستە؟ ئەمە لە ڕووی ئاینیەوە ئەگەر ئێمە قوڵداچین لە دەقەکانی قورئانە بمان دەرەکەوێت کە تەواو تەحریفکردنە بۆ ئیسلام. ئەو قسەیە ینی بەڵێ ئەویان کە ئاین ئەبەستنەوە بە عروبەوە بە عەرەبایەتەوە ئەمە شتێکە پێچەوانەی دەقەکانە. مثلا لغة أهل الجنة بالعربية. بەڵێ بەڵگە بۆ عەرەبی نەبوونی قورئان لە بناغەدا. قورئان وەک ئەوەی کە دابەزیوە بە زمانی عەرەبی جایە لە قورئان وەک ئەوەی کە لە لەوح المەحفوظدا هەیە و ئاەتی ئینا جعلناه قورئانا عەرەبیا لعلكم تعقلون بەڵگەی لەسەرەوەی کە قورئان لە بناغەدا عەرەبی نەبووە. بەس بمبورە ئەوە بزانم ڕازیە یا معتەزیلە بەو ئاەتە ئەڵێ کە قورئان مەخلووقە. بەڵێ جا لێرە تەوەری ئەم ئاەتە چییە؟ میحوەری ئەم ئاەتە وشەی جەعەلەیە. با بزانین لە زمانی عەرەبا جەعەلە بەچەند واتە هاتووە. دوو واتای سەرەکی ڕاستەقینە هەیە. یەکەم بە واتای خەلق هاتووە، واتای کردن و پەیداکردنە. هەروەها جەعەلە بە واتای سەیەرە هاتووە، بواتە بیکەمینگ. جا لێرە جەعەلە بە معنای سەیەرە هاتووە، بەڵام مفەسرین هاتوون ئەم وشەیان لە واتای ڕاستەقینەی خۆی لادا و واتای دیکەیان بۆ داتاشیوە. جا جعل لە ئاەتەکە واتای گۆڕین ئەدات کەواتە واتای ئاەتەکە بەم شێوەی لێدێ. لە ڕاستیدا ئێمە کردمان بە قورئانێکی عەرەبی یعنی خۆی عەرەبی نەبووە بەڵکو ژیر بن. بەڵێ واتە هەرمان وەسە خۆ ناوی ئیبراهیم و ئیسماعیل و ئیسحاق و هیچی عەرەبی نییە ئەوانە. بەڵێ جا لێرە سەرباری تەحریفکردنی ئاەتەکە لە چەند شوێنی دیکە هەروەها دەرەکەی بۆمان تعریب پێچەوانەیە بەم ئاەتەوە من ئاەتی خەلق السەماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم ولا نیشانەکانی خودای دروستکردنی ئاسمانەکان و زەوی و جیاوازی زمان و ڕەنگەکانی ئێوە. باشە بمبورە مامۆستا من لەم ڕۆژانەیە مەقالێکم خوێندەوە سەلەفیەکانی مەغریب و جەزائیر ئەو مەغریبی گەورە بابڕین بەگشتی هەمیشە باس لەوەکەن کە زمانی ئەمازیغی تەحریم بکرێ، حرامە خەڵک بە زمانی ئەمازیغی قسە بکە چونکە ئەوە پەرتکردنی ئومەتی ئیسلامە ئەبێ هەموو ئومەتی ئیسلامی بە عەرەبی قسە بکە. پێت وایە ئەمە حەقیقەتە؟ بەڵگەیەکی دیکە لەسەر ئەوەی کە عەرەبایەتی بناغی دین نییە چییە؟ ئەوەیە کە فریشتەکان بە عەرەبی قسە ناکەن و ناوەکانیشان عەرەبی نییە. ئەمە سامیە. بەڵێ میکال جیبریل ناوی دوو فریشتەی بەڕێزن کە ناوەکانیان سریانی و عیبریە. چونکە میکال کە تعریبی وشەی میکائیلە، جبریل کە تعریبی وشەی جەبرائیلە، پێکاتون لە دووشە جەبرا زایدەن ئیل پاشگری ئیل ناوی خوایە لای کەنعانی و ئارامیەکان. میکائیل و ئیزرافیل و بەڵێ ئەنجا ناوی 5 فریشتە لە قورئانە هاتووە، 5 فریشتە یەکێکیان بە عەرەبیە،
بەڵێ تەنها مالک ناوی مالک عەرەبی هەندێک گەڵن ئەوەش هەر عەجەمیە لە ئەسڵا و تعریب کراوە وشەی جبریل و میکال عەجەم سریانی و عیبرین وشەی هاروت و ماروت کە ناوی دوو فریشتەن دوو ناوی کلدانین هەروەها ناوی پێغەمبەرەکان هەر هەموو ئیبراهیم و ئیسماعیل و ئیسحاق و یاعقوب و یوسف و یونس و هەموو پێغەمبەرەکان هەر هەموو ناوەکانیان سریانی و عیبرین. ئێمە حەدیثمان هەیە نازانم دەرەجەی سیحەتی چۆنە حەزەکەم بەڕێزت بۆم ڕوون بکەیتەوە کە لە قیامەتە خۆش بە عەرەبی قساکە وایە؟ ئەم قسە ئەوان ئەمە هیچ بەڵگەی چونکە لغەت ئەهل الجەنە خۆش بە محاسبەی خەڵکەکە بە زمانی عەرەبی ئەمە جارێ ئەمە هیچ دەلالەت هیچ نەسێکی قورئانی لەم بارەوە نییە هیچ نەسێک طبعا لەم شتانە نابێ بە پشت بە ئاەت ببەسین حەدیث چونکە حەدیث قسەی لەسەرە جا من لێرا یەک شت ئەڵێم لێرا شتێکی زۆر گرنگ ئەڵێم وشەی ئەڵڵاه کە ناوی خوایە وشەی ئەڵڵاش عەرەبی نییە لەبەر چی؟ لەبەرەوەی پیتی الله لە پیتەکانی لەو پیتان لە ناو لە پیتەکانی زمانی عەرەبیە پیتی الله بوونی نییە بەس ئەڵڵاه ئەمە لێرە بۆچی ئەڵڵاه پیتی الله تایە وە لە ناوەکانی دیکەی زمانی عەرەبیە نییە ئەمە لێرا پرسیارێکی زۆر گەورەیە جا ئەوان وەڵامی ئەم قسە بەوە ئەدەنەوە ئەڵێن چونکە لە لەهجەکانی دیکەی قوڕیشا لە لەهجەکانی دیکەی عەرەبا لەهجەی دیکە هەیە کە پیتی الله تێدا جا من لێرا پرسیار ئەەکەم لیان ئەڵێن باشە ئایا خدا بۆ بە لەهجەی قوڕیش کە ڕەوانترینی زمانی عەرەبە ناوی خۆی نهێنا خۆی هەر بە لوغەی قوڕیش هاتووە بەڵێ مامۆستا من لە ماوەیەک لەوە پێش لە یوتیوب خەتیبێکی سەلەفی سعودی بەناس ئەم قسەی کرد تکا ئەوەی عەرەب نییە نێتە مزگەوتەکە ئێمەوە ئەم مزگەوتە تایبەتە بە عەرەب یا بە خەڵکی سعودی ئەگەر ئەنجا ئێبن تەیمیەش هەمان قسەی هەیە ئەڵێ عەرەب نەک لەبەر ئەوەی محەممەد عەرەبیە بۆیە فەزلانەیە بەڵکو هەر جنسی عەرەب ئەفزەلە بەسەر جنسەکانی ترە ئەمە ئیبن تەیمیە کە عالمی ئومەتە و عالمی عەلامە و بەحری فەهەمە و کۆمەڵێ لە ڕاستیە ئەوانە ڕاستیەکانیان شاردۆتەوە گینە ئەوە ئاەتەکانیان ڕوونن وەکو عەرزم کردی ئەوە حەدیثیش ئەگەر هێنرابێتەوە بۆ ئیقناعی خەڵکە پێتوانێت ئەم قسانەی بەڕێست و ئەوانەی کە ئەم قسانەکەن خوان ئەدزنەوە لە حەقیقەتێک کە ئیسلام دینی عەرەبە الئیمەة من قوڕیش بۆ یعنی ئەم هەموو خەڵی یعنی هەتا لە سەردەمی پێغەمبەری ئیسلام و هەتاکو با بڵین 10,000 ساڵی تر دنیایە یعنی لە ماوەی 11,000 ئەبێ هەرچی خولەفا و ئەئیمەیە لە قوڕیش بێ بوو ئەمە حەجاری ئەمە حەدیثە ئەمە حەدیثە حەدیثەکە صحیح نییە و چون تا ئەساکاری پێ حتا ئەگەر صحیحش بێ ئەو حەدیثە ناچێتە بابی تەواتورەوە حەدیثێکی ئەحادە ولا حديث أحد دي حديث أحد نابي بمناطق اعتقاد وقت لبواري عقيدة وحكم خطر كان يشبه حديث أحد ناكره بس هو اعتقادني وكاري سياسي يعني حتى كاري تمييز عنصرية بلى حتى كاري سياسي بلى حتى كاري سياسيش يعني تو كاري سياسي شيء يعني تو إسلام دوبشة عقيدة هروها فعله كردوه تو لكردوا أحكامه هي كردوكاني بشر ريكو بيكاكا ريكا قالبكا تو لرا لبابة خطركاني فقهها كمستبيندي بخوان ومال وكرامتي خلقه بي بشت بآيات ياخذ حديثي متواتر ببسي واتنابي لسر شتك نصك آياتك الدلالة تكروني نبي يا حديثك نارون بنابي تو حكمي خراب بس عرب من فمك أدينك باشا إنا جعلناه قرآنا عربيا يكوت أم قرآن أقل لا يخواش عربي نبي بس بو عرب هاتوا هك إخوانا بلن كديني إيما أو يبيت سريع أبي ببي بعرب بتواني أمش آين بو هاتوا كزمان وكلتور ونريد بسبينه يان خلقي فيري روشت ومعرفتك ما برسيارك يعني أوان أبي جوابي أو برسيارة بنو يعني عاد بو دين لمن أغاك هاتو بو سباندني نريد وعادة وزمانه يعني بو بلاو كدنوي معرفة وروشته أم قصي برازت لشوي أم سلفيته تعريبات جيبته يعني أتوتشي بي بلايت من ابن حنبل بسلفيتي أجم ابن تيمية كسيكي سياسي وبو ما بستو مرامي سياسي أو فتواني دابي ياخد درابة الحال ئایا بە عەرەبکردن بەبێ ئایدۆلۆژیای ئاینی و پشتبەستن بە دەقی دینی دەتوانێت پایەکانی خۆی ڕابگرێت نەتەوە سەردەستەکان چۆن دینیان بەکارهێناوە بۆ تورکاندن و فارساندن و عەرەباندنی گەلانی ناوچەکە و لەم نێوەندەدا هەوڵی کورد بۆ تێگەیشتنێکی کوردانە بۆ ئاین بەکوێ گەیشتووە؟
سەلەفیات دیاردەیەکی تازە لە ناو کۆمەڵگەیەمە بەس وەک دەرەکەوێت لەگەڵ ڕەشەبای سەلەفیەتە ئەگەر ئیسلامی سیاسیش بکەینە بەشێک لەو ڕەشەبایە عەقڵیەتی عەرەبی زاڵە بێ بەسەر ئەو نەتەوانایە کە ئەو دوو ڕەوتە ڕویان تێکەت ئەمە تا چەند ڕاستە؟ ئەمە ڕاستیی زۆری تایە چونکە ئیسلامی سیاسی و سەلەفیەتیش کە ئێستا لە ناو ئیسلامی سیاسیشە ڕەوتی سەلەفی جێیەکی کاریگەری گرتووە گەڕانەوەیە بۆ ڕابردوو بیرکردنەوەیە بە ئالیەتی میکانیزمی بیرکردنەوەیە کە لە ڕابردوو هەبووە تۆ بتەوێ ناشی گونجێنن لەگەڵ سەردەمی ئێستاە دەیانەوێت دەقاودەق لە سەردەمی ئێستاە ئەم جۆرە لە بیرکردنەوەی خۆیان بسەپێنن نەک جێی بکەنەوە ینی بۆیە دەتوانین بڵێین سەلەفیەت کە ڕەگ و ڕیشەکەی لە ناو کولتوری عەرەب و ئینجا لە ناو کولتوری عەرەبی شاتێکەڵ بە ئیسلام بووە بە جۆرێکی دیکە جۆرێکە لە تعریبکردنەوەی زۆر باشە کوردەواری باسی کەلتورە کرد ئەنێ مەبەست بە هەر کورتی نەکەینەوە لە کووردە با بڵێن مەبەست لە کولتور ئەوەیە کە ئەو کولتوری عەرەبی زاڵکە کەلتوری دینی ئیسلامی بەسەر غەیری عەرەبە خۆی کولتوری عەرەبیە بە ناوی دینی ئیسلامەوە ینی چکە بەشێکی زۆر لە کولتوری عەرەب تێکەڵ بە ئاینی ئیسلام بووە ینی مەرزنی هە لە ناو کوردەواری مەڵام مەسەن تۆ ئەمە نمونە لەسەر کوردەواری مەسەن تۆ بچی بۆ پاکستانیش ئەوان بە هەمان شێوە هەر کولتوری عەرەبی لەوێ دەسەپێنن ینی مەسەلەینەکەن بۆ نمونە مەسەلەن هەموو کوردێک بۆ ئەوەی سەلەفیەکی باش بێ دەبی عەرەبی زانێکی باش بێ بە ناویشی عەرەبی بێ یاخۆیەکە بە ئەبوو فڵان ئینجا مەسەلەن لە ئاخاوتنی ئاساییە کە بن لەگەڵ یەک قسەکەن بە یەکتر ناڵێن ئەوە براکەم وا براکەم وا دەڵێ ئەخی زۆر جار ئەوانش بەکارهێنن زمانە عەرەبیەکە زۆر زاڵە ئینجا مەسەلەن بۆ نمونە کولتوری سوێند خواردن لای ئێمە هەیە ئەمانە هەمووی قەدەغەیە لای ئەوان دەڵێ ئەمە تۆ شیرک بۆ خوا دروست ئەەکەی تەنها دەبێت سوێند بەخوا بخۆی باشە مامۆستا حەسەن ئەوەی من دیقەتمدا جار وەردەوەرد هێمە سەر بابەتەکان مەسەلەی جەژن ئەڵەن تەنیا دوو جەژن هەیە بریتێ لە جەژنی قوربان و جەژنی ڕەمەزان غەیری ئەوانە ئیتر حرامێکن بڵین وەک نەورۆز وەک سەری ساڵ وەک تەنانەت یادی لە دایک بوونی منداڵێک یا ئەم شتانە ئەمە ئایا ڕۆحی دینە یا قەدەغەکردنی زیندووکردنەوەی ڕۆحی نەتەوەی بە ناوی دینەوە خۆ ئێمە نەورۆز کەس ناڵێ جەژنێکی دینیە یادێکی نەتەوەیە ئەمە سەرکوتکردنی مناسبات و بۆنە نەتەوەییەکانە بۆ نمونە لە ناو کووردا نەورۆز جەژنێکی لە مێژینەی کووردە چەندین نەتەوەی تریش لە بە هەمان شێوە ئاهەنگی نەورۆزە جێڕن لەو ڕۆژەیە ینی مەسەلەوە بەڵام بۆ کورد ینی بۆ بە جەژنێکی نەتەوەیی ئەمان دژی ئەوە فتوایان داوە دژی ئەوە لە مینبەرەکانەوە قسە ئەکەن تەحریمی دەکەن کاتێکدا جەژنی نەورۆز لە دێر زەمانەوە لە ناو کووردا کراوە و مەلاکانیش قەدەغەیان نەکردووە ئەمان تازە کە سەلەفیەکان و کە ئیسلامی سیاسی هاتوون ئیسلامی سیاسی ویستیان بەڵام کۆڵیاندا ناچار بوون خۆیان بگونجێن باشە مامۆستا لە جەژن بینە دەر مەسەلەی جلوبەرجیش بە تایبەتی لە ئافرەتە یعنی بۆ نمونە ئەو نمونە قەبانەی ئێستا ئەیبین ڕێک جلی سعودیە ینی بۆچی نیقاب جارێ لەم کوردستانی منە بۆچی نیقاب پێویستە ئەم نیقابە بۆچێ بێ ڕێک جلی سعودی سەلەفی سعودی بێ ئەمە شەرەماش دەخوێنێتەوە جلوبەرگ شەرعیە خۆی جلوبەرگ کولتورێکی نەتەوەییە و ئافرەتی کورد کە جلی کوردی لەبەرکە هەر جلێکی زۆر داپۆشراوە لە ڕووی ئاینەوە نابێ هیچ لەسەر بەڵام ئەوان بەهێنانی جلوبەرجی ئافرەت لە سعودیەوە بۆ ئێرە بە ناوی ئاینەوە زۆرێکی دیکەی لە تعریب و بە عەرەبکردن ینی شۆڕشەکانی کورد وەک باسمان کرد بەشێکیان شێخەکانی تەریقەتەکان ئەو دوو تەریقەتەی کە ناسراون لە کوردستان ڕابەرایەتیان کردوون بۆیە
سۆفیەکان کەمتر بۆ مەسلەی بیری نەتەوەیی و بۆ کولتوری نەتەوەیی چێشیان هەبوو. باش مامۆستا ئەمە بۆ لەم سەردەمای هەر لە ئەوەڵەوە دین هەر خۆی طبیعەتی وانە بۆ کە ئەو قۆمانە بە تایبەتی ئیسلام هەمویان تعریب کراون لەوانەیە هەر کورد و فارس لەم نزیکانە توانی بێتیان مابن بۆ نمونە لە میسرە لە سووریا لە مەغریبا لە جەزائیرە ئەوانە تەنانەت ئەمازیقەکانش بوونەتە ئەقلەیەکی زۆر بچووک هەموو تواونەتەوە بۆ ئێماڵین سەرلەفێت لەم سەردەمایە تەنیا ڕەنگە سەرسەختی کورد دەتوانیوێتی ئەگەرچی دەوڵەتی نەتەوەییشی نەبێ شاخەکان توانیوێتی بەرگەی ئەمە بگرێ مثلەن فارس توانیویانە سوود لە دینەکە وەربگرن ڕێبازێک پەرە پێ بدەن بۆ خۆیانێنی بەڵام باکووری ئەفریقا نەیانتوانی ئەمە هەندێک لە نووسەرانی کورد باسی شتێکی مهم ئەکەن ئەوەیش ئەوەیە دین لە پێش هاتنی سەلەفیەت و ئیسلامی سیاسیە لە کوردستانیشە بە جۆرێک لە جۆران کوردێنرا بوو ئێمە خاوەنی کاک ئەحمەدی شێخین خاوەنی مەلا خالیدی نەقشبەندین خاوەنی مەلا عەبدولکەریمی مدەڕیسین خاوەنی شێخ محەممەدی خاڵین ینی کورداندنێکی دین دیارە لێرە بەس کاتێک سێری ئیخوان و ئیسلامی سیاسی و سەلەفیەکەین یعنی ئیسلامێکی عەرەبی صرفمان بۆیە تەنانەت لە جلوبەرگ و جۆری قسەکردنیشە وایەوەش ئیخوانەکان بە جۆرێک لە جۆرەکان سەلەفین و بە جۆرێک لە جۆرەکانیش نمایندەی بیری نەتەوەی عەرەبیشەکان لە بەرجی ئیسلامە ینی مثلەن ینی ئەوە قەومیشن بەڵێ قەومیشن ینی بۆیە ئەوانەی ئێمە مەسەلە مەولانا خالیدی نەقشبەندیە و زۆر لە شێخەکانی تریش ئەوە کاک ئەحمەدی شێخیش ئیتر ئەوانەی دوای ئەویش تەنانەت با بڵێن کوڕەزایی کاک ئەحمەدی شێخ کە شێخ مەحموودی حەفیدە سەرکردایەتی شۆڕشی نەتەوەیی کردووە ینی بۆیە شێخەکان دژی بیری نەتەوەیی نەبوون بەڵام ئیسلامی سیاسی بە جۆرێک لە جۆرەکان بۆتەوە بە نمایندەی بیری نەتەوەیی عەرەب هەوڵیشانداوە هەمان ئەو کولتورەی لە ناو عەرەبا هەیە و لە ئیسلاما جێگیر بووە بیانەوێت لە ناو کوردیشا جێبەجێ بکەین مامۆستا من ئەوەی کە لە کەسێک یەکێک لە نووسەرەکان باسی کردبوو ئەمەیە کە مەسەلەی تعریب یا سەلەفیەت کە بەم شێوەیە هەیە ئیخوانیەت مەسەلە ئەوە نیە لەم سەردەمایە ئەوان شتێکیان هێناوە غەیری ئەوەی کە موسڵمانی کۆن هێناوێنە مەسەلە ئەوەیە تەکنۆلۆژیای ئێستا وا پێشکەوتووە عالەمی کردوتە دیەکی بچووک ئەوەی لە سعودی ئەوترێ گەنجێک لێرە بە 2 دقە گوێ لێگرێت لە یوتیوبە و لاس هەیەکاتەوە تر بۆ ئەمە تاوان بخینە سەر ئەمان تەکنۆلۆژیای ئێستا وای کردووە ئەولەمەیە گلۆبالیزیشن وای کردو ئیسلامیش بەو شوێ بێتە شتێکی گلۆبالیزیشن و سنوورەکان و کللتورەکان ئەولەمە و گلۆبالیزیشن هات زۆر لایەن توانیان سوودی لێوەرگرن ئەوە هەر ڕۆژ ئاوانیە بە تەنیا سوودی لێوەرگرت بێ بۆیە مەسەلەن سەلەفیەکان ئەگەرچی دژی هەموو بیر و باوەڕێکی نوێن بەڵام دژی بەکارهێنانی تەکنەلۆجیانین کە تەکنۆلۆجیای سەردەما بەڵکو توانیویانە سوودی لێوەرگرن بۆیە ئێمە ناتوانین گلەیی لە عەولەمە و لە تەکنۆلۆجیا بکەین گلەیی لەوان ئەەکەین کە ئەوان تەکنۆلۆجیایەکی نوێ بۆ بیر و باوەڕێکی کۆن بەکاردێنن کێشەکە لێرەدا ئەوان بەکاریێنن حەقی خۆیان وەک من بەکاری تۆ بەکاریێنی بەس مەبەستم لێرە ئەمێ یعنی کەواتە مەسەلەکە هەر خۆی خودی دین ئەو کاریگەریەی نییە لەسەر عەقڵیەت چونکە ئینسان کاتێک معجب بوو بە شتێک تیا ئەتوێتەوە ئەمە برەودانە بە دۆگما و بەستەڵکبوونی بیر و باوەڕیانی بۆیە زۆر جار لە دینیشا و لە ناو بیر و باوەڕی سەلەفیشە کەسێک بۆی نییە پرسیار بۆ وروژێنێ بەڵکو بۆی هەیە گوێڕایەڵ بێ بۆیە هەیە ئەو بیر و باوەڕانەی ئەو ڕێنمایانەی پێی دەگوترێت لەبەریکە ئەو تەنها مافی لەبەرکردنی هەیە بەس مافی تەڵقینە بڵێ مافی ئەوەی نییە بپرسێ ئەمە بۆ کە پرسی ئەمە بۆ واز لە بیر و باوەڕەکە بەکەڵک نامێن واز لە بیر و باوەڕەکە دێنێ بۆیە لە ناو سەلەفیەکانە مەسلەی پاشگەزبوونەوە و وازهێنان لە سەلەفیەت
یەکێکە لە کێشەکانیان ینی ئەویش کاتێک دروست دەبێت ئەو کاتەی کە نیشانەی پرسیارێک لای دروست دەبێت ئەم بیر و باوەڕە بۆ. ئاین هەم دەتوانێت ببێت بە ئامرازێک بەدەستی دەسەڵاتدارەکان و هەم لە تواناشیدا هەیە ببێت بە سەرچاوەی ڕۆحانیەت و پێکەوە ژیان و لێبوردەیی.